چوارەمین فستیڤاڵی سەرانسەری هەڵپەڕکەی بانە بە ئامادەبوونی 12 گروپ لە سەراسەری کوردستانەوە لە شاری بانە کۆتایی پێهات. چوارمین جەشنوارە و فستیڤاڵ هەڵپەڕکێ سەراسەری بنیاران تەواو بوو. بەڕاستی فستیڤاڵێکی گەرم و گۆڕ و گروگەرێک خاص هاتوونە مەرحەلەی نەهایی و پایانی. ئەو گروگەرە کە لایەق بوون زەحمەتیان کێشا و گەینە نەتیجە. ئینشەڵا بتانین پەنجمین فستیڤاڵیش بە قودرەتێ فرەتر لەمە و حتا داوەتکەین لە شوێنگەرێتر جیا لە ئێران تەشریف بێرن و بتانین لە خەمەت ئەو عەزیزان بێرن. لە پاش دەستپێکی فستیڤاڵ و لە کاتی بانگەشەکردندا 57 گروپ بەرهەمی خۆیان ئاڕاستەی بەڕێوەبەرانی فستیڤاڵ کردووە کە لەم ژمارەیە تەنیا 12 گروپ هەڵبژێردران. هەڵپەڕکێ بە کوردستان بناسرێت لە شارەکانی ورمێ 3 دانە گرو، لە مەهاباد 2 گرو، لە سەقف 2 گرو، لە بانە 2 گرو، لە مەریوان 1 گرو، لە ئیلام 1 گرو، لە کرمانشان 1 گرو هاتنۆتە جەشنوارەی بانە و خەریکن لەگەڵێکا کێبڕکێ و لە بەشی ڕقابەتیا کارەکەن. گروپە سەرکەوتووەکانی چوارمین فستیڤاڵی هەڵپەڕکێی ئەم ساڵی بانە ناسێندران ئەم شەو هاوکات لەگەڵ ڕێوڕەسمی کۆتایی و ئیختتامیەی جەشنوارە لە بەشە جۆراوجۆرەکانە خەڵات و تەندیس و ڕێزلێنانی فستیڤاڵ پێشکەش بە هەموو خۆشەویستان کرا. هیوادارم ساڵی داهاتوش فستیڤاڵی بانە گەرمەگوڕتر بەڕێوە بچێت. سه سال از نو گروه دیلان ادامه او جشنواره که گل خوشه امیدوارم که همون سالا برگزار بد. اما با مقام نهاتوین هروی که هاتین یکتین من ناسیلت تا گروه کانی ترا لسراسری ایران و شرکتیان کردو هروی که یکتین من ناسیل خدمتیان آبوین بوی مجیشان آزیبو انشاءالله لداهاتوا بەشێوەیەکی بەربەڵاوتر و جوانتر بەڕێوە بچێ. پێشوازیەکی گەرم لەلایەن خەڵکەوە ئەنجام بوو بۆ ئەم فستیڤاڵە بەو هیوایی کە فستیڤاڵی پێنجم فستیڤاڵێکی نێودەوڵەتی بێت و لە وڵاتانی تریشەوە بێن گرووەکان بەشداری بکەن. ئێمە کە لە شاری باناڵێن بانە پایتەختی هەڵپەڕکێیە بەڕاستی ئەم قسەیە لە جێی خۆی کوتراوە چون بانە بەڕاستی کە لە ساڵی 1390دا فستیڤاڵی ئەوەڵی دامەزران ئێمە چاوەڕوانی ئەوەمانە کرد کە فستیڤاڵەکانی کەش بە دوایە بێت و گروپە باشەکان چالاکەکان لە بواری هەڵپەڕکێیا بێن بەشداری بکەن. زۆر خۆشحاڵین هیوادارین کە هەر بەو شێوە کە بانە ناونراوە پایتەختی هەڵپەڕکێ بەو شێوە بەرپرسانیش ئەهمیەت بن بە ئەم هونەرە کولتوری و فەرهەنگی کوردەواریە و بەو هیوایە کە ئینشەڵا هەروەکو باسم کرد فستیڤاڵی پێنجم فستیڤاڵێکی نێودەوڵەتی بێ. شکر بەخوا کە توانیمان دوو ساڵ بەهۆی پەتای کۆڕۆناوە کە نەمانتوانی فستیڤاڵ بەڕێوەبەرین ئەم ساڵ بە تەواوی قودرەتەوانێ بەڕێوەمان برد. ئەم شەوی شەوی ئیختتامیە و هیوادار ئینشەڵا ساڵهای داهاتووە بەردەوام بین. چوارمین جەشنوارەی هنەر ئاینی سنەتی هەڵپەڕکی و میزبانی شارستان بانە لە تاریخی هەفتم تا نۆهەمەوە بەرگوزار بوو. لەم جەشنوارە 57 ئەسەر ئێرساڵ کردیا کە لەو 57 ئەسەرە 12 گرو و مەرحەلەی پایانی جەشنوارە حوزوریان بووە. ئەم 12 گرو لە ئەوسانەی لە کوردستان کرمانشاه ئیلام ئازەربایجان غەربی بوون. ئیدارات و ئۆرگانەی لە مختلف کۆمەکیان کرد کە ئەم جەشنوارە بەرگوزار بێت. بە خۆشحاڵیەوانێ چوارمین فستیڤاڵی سەراسەری هەڵپەڕکێ لە بانە کۆتایی پێهات. فستیڤاڵێکی باشمان بەڕێوە برد. هیوادارم کە خانەخوێیەکی باش بوو بێتین بۆ ئەو گروپانەی کە لەم فستیڤاڵەیە بەشدار بوون. گروپە سەرکەوتووەکان خەڵاتی خۆیان وەرگرت. دیارە لە ناو فستیڤاڵەکانە
ئەو گروپانی کە بەشدارە بن شاید گلەیشمان سەر بچێت گلەیش بکەن لە ئاکامی فستیواڵەکە کە بڵێن ئێمە بۆ خەڵات نەکراین یا شتێک بەڵام هەر ئەوەندەی کە ئێمە توانیمان لە ورمێ توانیمان لە کرماشان و لە ئیلام و لە دیکە شارەکانی کوردستان ئەو گروپە هەڵپەرکیانە کۆوەکەین ئەو یەکدڵیە ئەو یەکریزیە بیسەلمێنین کە بانە بەڕاستی پایەتەختی هەڵپەرکێیە هیوادارم فستیواڵەکانی دیکە کە بەڕێوە ئەچێت لە زۆربەی شوێنەکانی دیکە شەوانی هەروە بەشدار بن هەر کاتێک فستیواڵەکان لێرە هات لێرە دووبارە بەرگزار بوو ئێمە هەر لە خزمەتیان ناین دەڵاویان نەخێنە سەر و سەر چاومان هیوادارم فستیواڵێکی باشمان بەڕێوە بردبێت گلەی کەسمان سەر نەچوو بێت هیوادارم کە لەوە بەدواش فستیواڵەکان بە قووەتر لە جاران بەڕێوە بچێت. جێی ئاماژەیە کە بانە شوێنێکی تایبەتی بۆ بەڕێوەبردنی ئەم فستیواڵانە نییە کە بەردەوام کەساتیە دیارەکان ئێنێتە دەنگ. لە کۆتاییدا گروپی چالاکی بانە وەک براوەی فستیواڵ لاسێنرا